سڵاو لە هەموو هاوڕێیان چاوی هەمووتان ماچەکەم بەڕێزان چەند برادێک لە لایبەکانە پرسیاری ئەویان کردووە چی بکەین بۆ ئەوەی دایکەکە ئەڵقەی قاچی بێچووەکە ئەم ئەڵقەی کە لە قاچیایەتی دەری نەهێنێت. بەڕێزان بابزانین بۆچی دایکە هەوڵی ئەوە ئەیات کرد هەوڵی ئەوە ئەیات با بڵێن ئەڵقەکە دەرێنێت. چەند هۆکارێکەیە. یەکەم دایکەکە وا ئەزانێت ئەوە پیساییە و لە ناو هێلانەکایە و ئەوێت دەرێنێ فڕیباتە دەرەوە، یاخود دایکەکە وا ئەزانێت پیسیە بە قاچی تێرەکەەوە ئەوێت دەری بێنێ، یاخود بە شتێکی با بڵێن نامۆی ئەزانێ و ئەوێت دەرێنێ و فڕیبات. یعنی ئەمەی شەکە لە با بڵێن هۆکاری با بڵێن ئیشیکان. یەکێکیان ئەوەیە کە هەنێ جار بە خێوکەر زۆر بە بچووکی ئەڵقەکە ئەکاتە قاچی تێرەکەەوە، یاخود ئەڵقەکە کێمە ئازانین لەگەڵ ڕێزمانە تەوانەمە هەمومان بابەتمان لەسەر باس کردو بڵاو کردوێتەوە کە ئەڵقە دروست دەکرێت لە قەبارەی ئەو قاچی ئەو تێرە گەورەتر دروست دەکرێت. زۆر جاکەیکەی نەقاچی ئەمە بۆ نمونە کەنارەڵەن 7 ڕۆژ یا کۆکتێلوانە 10 ڕۆژ 11 ڕۆژ قەبارەی گەورەترێکە لە قاچیەتە دەرەوە کە لە ناو با بڵێن هێلانەکە ئەبێت. لە هەمووشی گرنگتر بەڕێزان ئەوەیە کە بە خێوکەر ناچێ بەلای تێرەکانی، ینی بێچۆکانی نەگرتوێتی نەدەریەناوە نەسەیری کردووە، کاتێک هێلکە بۆ سەیری مێکەی هەڵ نەسانوە سەیری هێلکە کامکە. ینی زۆر جارەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە با بڵێن ئەم مێە یاخود ئەلێکسە تەبان مێکە لەو کاتا لە سەریەکەوێ بەعام کە تۆ دەستیەتی و دەریێنی بۆ ئەڵقەکردنە قاچ و ئەگەیتۆ ناوە پێی نامۆیە لەوانەیە ینی مێکە پێی سیر بێ بگەڕێ شتێکی نامۆوە بینێ و کۆی لە قاچیاتی ئەڵەمە چیە هەوڵی دەرێنانیە. من بەڕێزام خۆم لە ساڵی 2009 بابەتی چیوان بڵاو کردوتەوە با بڵێن لەسەر ئەم مەسەلەی ئەڵقە، بەڵام بەڕاستین خۆم ئەمەم نەکردووە، خۆم قەت ئەمەم نەکردووە، بەس ئەزانم بەم شێوەیە ئەکرێت. لەبەرەوە ئەگەر تەبەن ئەڵقەکە لە قاچیاتی ئەمە کێشی ئەڵقەکردنە قاچەکەمان نییە، ئەڵقەکە چۆتە قاچی تێرەکە با بڵێن ئەمە تێرەکە گەورەترێکیشە پلاستەری پێڵن باڵمانی پێڵن پلاستەر بەڕاستین بۆیە نەوەکو ناوەکە ئەوەی کە برینی پێچین. بۆچی ئەمە ئەهێنین؟ بەڕێزان بۆچی ئەمە ئەهێنین؟ لەبەر ئەمەی ئەوەی ئەگە سەیریکەین ئەمە ڕەنگی لە گۆشتە، ینی ڕەنگی ئەگە بیبینن ڕەنگی لە ڕەنگی قاچێتی، ینی ئەگە سەیریکەین لەبەروی ئەم پلاستەرانە با بڵێن کە ئیبرینە کە دروست ئەکرێ زیاتر هەمومانەزانین لە ڕەنگی چی دروست دەکرێت، لە ڕەنگی با بڵێن وکو پێست وایە، یعنی باڵندەکە نایبینێت لەگەڵ هەستی پێ ناکە ئەمەی کێسە ئیکەین. تەبەن ئێمە بەشێک ئەبڕین بەم شێوێت زۆر گەورەتر بێت لە با بڵێن حەجمی ئەڵقەکە کە ئەڵقەکە ئەیبڕین ئێستا ئەمەمان بڕی ئەمەمان بڕیوە چیەکەین یەک تۆزی تەڵە من ناڵم خۆم ئەمەم نەکردو بەڕێزان لەوانەیە پێویستمان بۆ هەبێت نینۆک هەبێت باشە بە ئاسانی لێ بووە بەم شێوەیە حازریەکەین ئەبەم شێوەیە بێچۆکە ئەهێنین. تاڵە من داوای لێ بوو نەکەم لەبەری بەدەستێک ینی تەرکیزیشمە بێت لەسەر ڤیدۆکە بێ بۆی دەرچێت دەستم ئەبێ ئاگامان لە قاچی بێچۆکە بێ هەر لەسەر ئەڵقەکە لە نێوان بە سەیریکەین ببوورنەوە نابێت ئەوێ لەسەر ئەڵقەکەی بین. هەنێکەیە لە دەرەوە ئەمە ئەکات من بەڕێی منەوە پێویست ناکات چکردنە ئەڵقەکردنە قاچەکە دوایی کێشە ئەبێت. تەبەن ئەمە بە دوو کەسیش بکرێ باشترێکە ئەبەم شێوەیەکەین ئەڵقەکەت بڵێن لە سەرەتاکەی ئەین بۆی پێستەکەش بگرێت دوایی. ئەیبینم لێماننا بە دوو کەس کرێوتمان باش شتێکە من ئەڵقەکە ئەشارمەوە بە جوانی ئەمە ئەڵقەکەمان شاردەوە. ئێستا بینن
طبعا ئەمە لێ ناکرێتەوە بۆی ئەشتوانی گەورەتر بیکەی بە پێستەکەەوە بێ بۆی پێوەی بنووسێ جوان جوان داەخین دوایش بە ئاسانی ئەمە پلاستەرە هی برینە زۆر بە ئاسانی لێ ئەبێتەوە هیوادارین ڕوون بێت بینن ئێستا هاتو چۆشەکە ئەبێ حسابی هاتو چۆش نەکا کێشەی نیە چکە ئەمە لاسەر تۆ ئەوە نییە دای ئەیکێنەوە ناوی ئەمە بێتەوە کارەوەی کە مێکە نەتوانێ ئەڵخەکە لێ کاتەوە چکە لاسەرەکەی بۆ لێ ناکردەکە دیقەتیشی بین لەگەڵ ڕەنگی قاچی بێچۆکەشا زۆر ئەو جیاوازینی وەکو ئەڵخە نیە دیار بێ بریسکەیە پلاس بڵین ئاسنە یاخود پلاستیکە ئەوە ئەمە هەر لە ڕەنگی پێستەکەی و هەچ بەڕێزێکیش هەچ پرسیارێک هەچ ڕوونکردنەوەی چێ بێ ئێمە لە خزمەتین وکو تیشمان ئێمە خۆمان ئەم وەکو بە عەمەلی ناشرینیشمان نەکردو بەڕاستی بەڵام خۆی ئاوا ئەکرێت وکۆی بینن ئەیکەیتۆ ناوی و بە هیچ شێوەیەک میەکە ناتوانین لە قاچی دەربێنێت کە هیچ کێشەیەکی نابێ و زۆر سپاس.